ئەمە نمونەیەکی چووکە لە چالەکیەکانی بەڕێوەبەرایەتی ئاسایی سلێمانی شەوی 16 لەسەر حەڤەی 2010 بە پێ پیلانێکی باش و دوای کوکردنەوەی زانیاری لەسەر چەند کەسێک کە خەریکی بازرگانیکردن بوون بە مادە هۆشبەرەکان لە ناو شاری سلێمانی توانیمان هێزەکانمان بە فەرمانی دادوەر فەرمانی دادوەری بۆ گیرا و چوینە ئەو شوێنە و دەستمان گرت بەسەر 5 کیلۆ و 220 گرام مادەی هۆشبەر لە جۆری حەشیش و 3 کەسی لەو کەسانەی کە خەریکی بازرگانی بوون بە فەرمانی دادوەر دەستگیر کراون. ئێستاش لێکۆڵینەوە بەردەوام لە 2007ەوە تاکو ئەم لێبوردنی گشتی ئەم ساڵیش ئەمە سێم لێبوردنی گشتیە لێبوردنیی تایبەتیش دەچووە نسبەت بۆ کەسانی کە تەعاتین و من یەکێک لەوانەیە کە لە بوارەدا کار دەکەم بۆ ماوەی چەند ساڵێکە لێبوردنانە زەرەری لە قەزیەکە داوە کە لەوانەی خەڵکی تیا بۆ 3 جار 4 جار دەستگیر کراوەتەوە لەسەر ئەو مادانە. ئێستاش کە هاتوونە دەرەوە لێبوردنی گشتی ئەمانەی گرتوتەوە لەوانەمان دەستگیر کردوێتەوە کە تەقاکەن دەماچیان پێ بۆ تەقە لە هێزەکانی ئاساییژەکەن. دیارە منەزان پرسیارەکەی تۆ لەکوێیە ئەوانەی کە بازرگانی بە مادە هۆشبەرەکانەکەن خەڵکیی خائینن من هەرواشیان پێڵم هەر ناوم هێناون بە خاین. ئەمانە چەند کەسێکن کە پێشتریش دوژمنی میلەتی خۆیان بوون ئێستا هەوڵی ئەو کارەیەدەن لەو جۆرە مادانە دێنە وڵاتی پێ وێرانەکەن لەر شوێنە مادە هۆشبەرەکان بڵاو بێتەوە ئەو وڵاتە بەرەو وێرانبوو نەچێت. خەڵکی نەفس نزمن